لە سێبەری باوەڕدا. بەرجی یەکەم، نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولەن. چیم وەسوەسە هەتا گرنگی پێ نەدرێت و وەکو نەخۆشی مامەڵەی لەگەڵ نەکرێت هیچ زیانێکی نییە. ئەگەر بزانی وەسوەسە تێکەڵی بیر و باوەڕت نابێت و لێڵی ناکات کەوایە زیانی نییە. وەسوەسە ئاسەوارێکی کاتیە و بۆ ماوەیەکی کورد لەسەر ئاوێنەی خەیاڵ دەردەکەوێت و دەکوژێتەوە و دیمەنێکی وایە هیچ شتێکی تر لەکەدار و پیس ناکات و تەنها ڕنگدانەوەیەکە. ئەو شتانەی بە ژیری و خەیاڵدا دێن ئەگەر سەرچاوەکەیان خێر بێت ئەوە تا ئەندازەیەک بیر و ژیری ڕووناک دەکەنەوە. بەڵام ئەگەر وەسوەسەیەکیش بن لە سەرچاوە خراپەکانەوە ئەوە کاریگەریان لەسەر بیر و ژیری دڵ نابێت و زیانیان پێناگەێنن. ئەگەر لە ئاوێنەکەی دەستتدا وێنەی مارێکی بەرامبەرت دەربکەوێت وێنەی ناو ئاوێنەکە هیچ زیانێک بەدەستت دەگەیەنێت یان وێنەی پیسیەک لە ئاوێنەدا دەستت پیس دەکات یان درەوشانەوەی گڕ و بڵێسەی ئاگر لە ئاوێنەکەتدا دەستت دەسووتێنێت هەروەها هەروەک پیسیەکانی ناوسکت هیچ کاریگەریەکی لەسەر نوێژەکەت نییە و تەپ و تۆزی خەڵوزیش لەسەر ئەڵماس هیچ زیانێک بە بەهای ئەڵماسەکە ناگەیەنێت. هەروەک ئەمانەوان بە هەمان جۆر ئەگەر چی شەیتان لە جیهانی دەرەوەدا بەڕاستی بوونی هەیە بەڵام دەرکەوتنی وەسوەسەکانی لە خەیاڵ و بیردا تەنها وەکو تێپەڕینی وێنەی شەیتانوان بە ئاوێنەیەکدا و هیچ زیانێکیان نییە. ئەگەر وەسوەسە گرنگی پێ نەدەیت و ئەوەندە بە دوایدا نەچیت و خۆت نەکەیت بە خاوەنی و بە بچوشی بزانیت و بەمەژ نەهێڵیت قەڵە و ببێت و وەکو نەخۆشیێک مامەڵەی لەگەڵدا نەکەیت ئەوە هیچ زیانێکی نییە. ئەو کات خۆت بەزاڵتر دەبینیت بەسەریدا و دەڵێیت بە ئیزنی خوا پشتی دەشتێنم و تەختی زەوی دەکەم. وەسوەسە ئەو کاتە زیانی دەبێت کەوا بزانرێت زیانی هەیە. ئەگەر بە پێچەوانەی ئەو شتانەوە مامەڵە بکرێت کە تا ئێرە باسمان کرد وەسوەسە زیانی دەبێت. بەڵێ وەسوەسە ئەو کاتە زیان بەخشە کە گومانی زەرەر و زیانی لێوە بکرێت. هەر بۆیە چەند گرنگی پێ بدرێت و بە دوواداچوونی بۆ بکرێت و ئەمدی و ئەودی و بکرێت ئەوەندە زیان بەخشە. ئەگەر بە گەورە و گرنگ بزانرێت ئەوە وەکو میزەڵدان فوی تێدەچێت و هێندە گەورە دەبێت کە خاوەنەکەی قوت دەدات. سەدان هەنگ لە ناو شانەکەیاندان بەڵام ئەگەر تۆ نەیان وروژێنیت زۆر بە ئاسانی دەتوانیت بە بەردەمیاندا تێپەڕ ببیت. پێویستە بە هەمان شێوە مامەڵەش لەگەڵ وەسوەسە بکەین. شەیتان وێنە و دیمەنێکی کاتی و ڕاگوزەر دەهاوێتە خەیاڵمانەوە. ئەگەر ئێمەش بەلامانەوە سەرنجڕاکێش بێت و لەسەری بڕۆین ئەوە بێ ئەوەی بەخۆمان بزانین ئەو دیمەنە کورتە لە خەیاڵماندا وەکو شریتێکی سینەمایی دوور و درێژی لێدێت. ئەمە بەتایبەت لە کاتی تەنیاییدا، بەتایبەتتر لە گەنجاندا، هەروەها بەتایبەت ئەگەر ئەم دیمەنانە لە جۆری ئەفسانەییەکان بن و جەستە بخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە لە حاڵێکدا کە تەنها وێنەی یەکەم هی شەیتانە کەوایە پێویستە بە خۆراکی یەکەم قولاپەوە پێوە نەبین و گوێ نەدەینێ و بە دوایدا نەڕۆین هەتا شەیتانیش زۆر بە دواماندا نەیەت و خەیاڵەکانمان پێ نەکات بەڕاست لە ئەنجامیشدا ئێمە نەبین بە قوربانی تاکە وێنەیەک. پێویستە ڕۆحە هەستیار و کەسایەتیە تووڕە و ناسکەکان گرنگی بە وەسوەسە نەدەن و خۆیان دووچاری وەهم نەکەن. وەسوەسە لە ڕۆحە هەستیار و کەسایەتیە ناسکەکاندا زیانی زیاترە و وەکو مەلەکەیەکی لێدێت. کەسی لەم شێوەیە لەگەڵ هاتنی وەسوەسەدا دەشڵەژێت و وەهم سەری تێدەکات. پاشان ئەمە لەسەر ئاستی فیکر و دڵ و لە ڕوانگەی ئیمانەوە گەورە دەکات و خۆی دەکات بە خاوەنی. تاوای لێدێت دەیکات بەخوو لەگەڵیدا تێکەڵاو دەبێت. ئەمەش بە مانای ناومێدی و دۆڕانی تەواوەتی لە بەرامبەر شەیتانەوە دێت. کەسێکی توشبووی لەم جۆرە لە دڵی خۆیدا بە ناومێدیەوە دەڵێت تازە من تیاچوو. بەم جۆرە دام بە دۆڕانی خۆیدا دەنێت و سەنگەرەکەی کراوە دەبێت بەڕووی هێرشەکانی شەیتاندا و لە کۆتاییشدا چۆڵی دەکات. فەرماندەی سوپایەک بهێننە بەرچاوی خۆتان کە لە لای دەستە ڕاستدا درەوشانەوەی هەندێک کانزا دەبینێت و ئەمانەی لێ دەبێت بە دوژمن و وا گومان دەکات کە لەوێوە هێرشی بۆ دەهێنن. هەر بۆیە قۆڵی ڕاستی سوپاکەی ئاراستەی ئەو لایە دەکات. اینجا لە دەستە چەپدا
لەرینەوەی گەڵای درەختەکانی دارستانێکی لێ دەبێت بە حەشارگەی دوژمن و وەهمی ئەوەی بۆ دروست دەبێت کە دوژمن لەوێوە هێرشی بۆ دەهێنن. بۆیە قۆڵی چەپی سوپاکەیشی ئاراستەی ئەوێ دەکات. لە ئەنجامدا چەق و ناوجەرگەی سوپاکەی ڕوبەڕووی هەموو جۆرە هێرش و هەڵمەت و دەستدرێژیەکی دوژمن دەبێتەوە. لە ڕاستیدا ئەمە هەم نەزانی تەکتیک و هەم نەناسینی دوژمنە. وەکو دەبینن وەسوەسەی شەیتان نرخی چڵەپوشێکی نییە، کەچی مرۆڤ لە خۆی گەورە دەکات و زاڵی دەکات بەسەر خۆیەوە. بەڵێ باوریابین و وەسوەسە لە بیر و خەیاڵماندا گەورە نەکەین.